يعني دروسيا كان شير ماز دو كرا هموي محلي دروسيا كان إنني إفروشي. Rent a double kayak to discover the historic city center of our beautiful city. Well, because of the coronavirus, we weren't able to open our hostel like it should be open during the summer. That's why we're renting out the kayaks. But even then, it's a bit difficult. People have to wear face masks, and not everybody is happy with that. This is nice because you can see a lot more if you're kayaking during on the water. Besides walking in Ghent, you see a lot of more of Ghent. Lots of beautiful places. With the masks, with Corona, it's not that easy. It's more comfortable without the mask, of course. But yeah, you have to do the measures because of your own safety and the others. For the rest, I think kayaking is safe to do right now. میدیا ئەلکترۆنی هەروە فەزایەکی کراوە بێ کۆنترۆڵ بێ یانیش لە هەرێمی کوردستان پێویستمان بە یاسایە کە بۆ ڕێخستنەوەی خەڵک نابی سۆشیال میدیا و فەیسبووکی بەکاربیێنی بۆ ئەزێتدان بە خەڵکی تر. لە ڕووی مەبدەئیەوە کوردستان پێویستی بە یاسایە کە بۆ ڕێخستنی میدیای ئەلکترۆنی و سۆشیال میدیا. یاسا کە دادەنێت بۆ ئەوە دابنێت کە بزانێت کێشەیەکی دیاریکراوەت هەیە کە یاساکانی کە ناتوانێت معالەجەیکە ئەو کاتە دێ یاسایەکی بۆ دانێت بە چەند مادەیەکی کەم. کارەسات و تاوانەکانی سۆشیال میدیا بۆتە دنیایەکی ئەواقعی. میدیاکار هەیە میدیاکاری پیشەیشە. میدیا هەیە میدیای پیشەیشە. کە دەڵێ پیشە جگەلەوەی کە ئەو کەسی میدیاکارە پیشەیە واتە ئیلتیزامات و مەسئولیەتی هەیە. هەندێک پێگەی فیک هەیە. ئیشیان ئەوە نییە هەواڵی ڕاست بڵاوکەنەوە ئیشیان پەیامی ڕۆژنامەنووسی نییە بە پێچەوانەوە ئیشیان تەنها بڵاوکردنەوەی ناڕاستیە. پێویستمان بە چۆن یاسایەکە بۆ جیاکردنەوەی کاری ڕۆژنامەنووسی ڕاستەقینە لەگەڵ ڕەفتار و دیاردەی ناوزڕانی خەڵک و جوێندان کە نایاسایینە. کاتێکە ئەچکێنن لە کۆمەڵگەکە تەختی عەرزەکەت دەکەن ناکرێت چاوەڕێوی بە 100,000 دینار ئەوەی کە ئەچکێنێ غەراوە بدرێ و تەواو بێت. حەوت گوندی لێیە کە کوردانی ئەیوبی لێرە چەندین ساڵە نشەجێبوون لێراژین ئەوان خۆیان بەنەوەی سەلاحەدین ئەیوبی ئەزان و شانازی بە ئەسڵی کوردبوونی خۆشیانەوەکان بنەمەوێ دکتۆر هاشم ئیسماعیل ئەیوبی لێرە ببین. ئێوە شانازی بەوە دەکەن کەوا سەلاحەدین کوردە و ئێوەژنەوەی ئەوەن ئەنتوم ئەحفادی شانازی دەکەن کە بنەچەمان کوردی بێت باپیری ژنێکی کوردی هەناوە و بوون بە یەکێک لەوان خوێندکارە کوردەکان لێرن وا هەستەکەن کە من هوێنەراتیان دەکەم کوردەکان نەک تەنها سەرکردەی سەربازی گەورەیان هەیە بەڵکو زانا و زانستخوازی گەورەیان هەیە. هەل عندكم تختلط ئایا تێکەڵی و پەیوەندیتان لەگەڵ کوردانی لوبنان هەیە؟ پەیوەندیمان هەبووە و سەردانیان دەکردین لە بەیروتەوە هەروەها ئێمە کتێبمان بەدەستگەیشتووە لە کوردستانەوە کە زۆر گرنگن زیاتر لە 5 کتێبن و ئەم کتێبانە لەبارەی سەلاحەدین و شەڕەکانی سەلاحەدین و ئەیوبیەکانەوە نووسراوە. سڵامان بگێنن بە خوشکوبراکانمان لە کوردستان ئێمە خۆشمان ئێمە لەوانین و ئەوانش لە ئێمە ئەوەی ئەوان هەستی پێ دەکەن ئێمە هەستی پێ دەکەین.
هەتا ڕۆناهەیەک لەسەر زەمینێ بمێنیت ئەم دگەل هەوەینە بڕیارماندا هەموو جیهان ڕاستەوخۆ لە چوارچێوەی شاشەیەکدا کۆ بکەینەوە هەنگاو بە هەنگاو بەرەو پێش دەڕۆین هەمیشە نوێبوونەوە و تازەگەری لای ئێمە دەبینێت کەناڵی نوچۆن گەلەکن لێ ئەم باشترین کوردستان 24 تاکە کەناڵی هەواڵی 24 کاتژمێر ڕاستەوخۆ لەگەڵتانە. مەسرور بارزانی ڕادگەهینە دەرباسکردنا ڕەوشە نەخواستیا تەندروستی و کریزا دارایی و ji derveyê xwasteka hikûmeta Herêma Kurdistanê ye pêwîstî bi hevkarî û hemahengiya hemû aliyekî ye. Bi sedema teqandina boriya Gazê li gundewarên Şamê elektrîk li ser tevahiya Sûriye hate birî. Serokê Amerîkaya radgehîne çareseriyeke nû ji bo vayrûsê koronayê dîtiye dikare 135 ya helgirên vayrûsê koronayê çareser. Spêde baş vecan îman derbas di peywendiyeke telefonî da digel serpereştiyara îdara germiyan Serokê Hikûmeta Herêma Kurdistanê rewşa sinûrê germiyan gotûbêj kir. Serok Wezîrên Herêma Kurdistanê Mesrûr Barzanî di peywendiyeke telefonî da digel Salah Kuêxa serpereştiyarê îdara germiyan rewş û pirsgirêkên sinûriyên îdara germiyan gotûbêj kirin. Serokê Hikûmetê destxweşî li berpirsê deverê kir ku di dema dirûstbûna tevlîheviyê û êrişa serdam û dezgehên hikûmet û mal û milkê giştî û welatiyan lê sinûrê germiyan berpirsyara reftarkirin ew hewla parastina mulkê giştî û xelkî dane. Serokê Hikûmetê amaje kir bi mixabinî ve hin xelek hewl didin daxwaziyên rewayên welatiyan ji bo mebestên siyasî û kesatî bikarbînin û hana xelkê didin bû têkdan û şewitandina mulkê giştî û derxistina tevlîheviyê. Ev raftar jî bi tawan têne danan û pêwîst e rêkarên yasayî beramber encamderên wan bêne girtin. Serokê Hikûmetê her wiha rûnî xiste ser rewşa nexwastiya tendurustiyê û krîza darayî ku ji derveyê xwasta Hikûmeta Herêma Kurdistanê û amaje kir derbaaskirina vê rewşê hemahengî û alîkariya hemû aliyan pêwîst e. Xwenîşanderên li Kelar êrişî çend rêveberên hikûmetiyê kirin û avahiya qayîmqamiyet û nexweşxaneya Qela şewitandin û zidetir ji 10 karmendên hêzên ewlekariyê birîndar kirin. Ev ji bilî ziyan pêgehandina 100 milyon dînaran ku gehandine fermangehên hikûmî tenê li Kelar. ئەمە قایمقامێتی قەزای کەلارە و خۆپێشەندەرانی کەلار بەم شێوازە بیناکەیان سوتاندووە و زیانێکی زۆری مادیان پێگەیاندووە. ئەمەشیان نەخۆشخانەی قەڵای تایبەت بە هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنایە لە کەلار کە خۆپێشاندەران زیانیان بە ئێرش گەیاندووە. فەرماگەی تاپۆ کە فەرماگەیەکی زۆر حەساسە لەم سنوورە پەیوەندێکی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکۆ هەیە کە یعنی زۆر نزیک بوو لەوەی کە بە تەواتی بسووتێ ئەگەر ڕووی بدایە ئەو ژوورەی کە ئاگری پێگەیشت و بە تەواتی بسووتایە ئێمە بە 30 ساڵی تریش ناگەشتینەوە ئیمڕۆ ئەو ئۆلایەت و ئەمانای کە هەمووی پەیوەندی بە ژیانی خەڵک و بە بەوێر خەڵکی بە نزیکەی ئێمە لیژنەیەکمان بۆ بابەتەدا نابۆم بەسی دیاریکردنی زەرۆزیانەکان بە نزیکەی 100 ملیۆنە بێت بە ئۆتۆمبیلەکان و ئەو زەرۆزیانەی کە بەر قایمقامێت کەوتووە. ئێمە لێرانە ئەوە خەڵکی جەژنانەژێ بۆ سەیران هەموو جمعایە بڕۆ و خۆتانە بین لەبانی سیروان و سەرتەک و ئەو شوێنە گەشتاریان خەڵک لە سەیرانە بەڵام ئێمە بێ هیچ عەتڵە و بێ هیچ ئیجازە شتێک لە دەوامی بەردەوام ئێرە موڵکی گشتیە نەک موڵکی حکوومەت و هەروە بێتەوە خەڵکێکی زۆرم شۆ لێرە بووە تەنانەت زۆر خەڵکێکیش ئۆکسسیژینیان دابەزیوە لە ترسا لەبەرێ بەردێکی زۆریان وەشاندەوە بۆم خەسەخانە. کوڕە جوانەکانم ئێوە برازای منن برای منن کوڕی منن ئەم پۆلیسیانش کە لای ئێوە وەستاون هاسوین پارێزگاری لە ئێوەکەن ئێوە ئاپارێزین ئێمە گرمانەوە تووشی تنتیژی و خەڵەت و شتانە نەبن. هاوکات هەر لە خۆپێشاندانەکەی کەلار دەکارمەندی دەستگا ئەمنیەکان بریندار بوون کە هەشتیان کارمەندی پۆلیسی چالەکە مەدەنیەکانن و دۆخی سێ لە بریندارەکانیش لە ڕەوشێکی ناجێگیردایە.
داوا لە قانونەکەین بەڕاستەکەی ئێوە ئەوان هەڵسیان چیەکە خەسەخانی قڵایان بەرباران کرد جامی سیاری خەسەخانی ئاشکانەوە ئێمە گەر نەبووینای بەڕاستی هجمیان کردە سەر تەواریەکەی کەلار یعنی ئەمە خۆپیشاندەران نییە ئەمە بەڕاستێک دەرە سیاری پۆلیسیان ستیان پۆلیسی دامە تاوانی چییە سیاری بە قەرسەندووە قایمقامێت بەربارانەکە قایمقامێت هی هاوڵاتی خۆی هەموو دامە دەستگای حکوومەتیان بەرباران کردە بەڕاستەکەی ئەگەر خۆپیشاندەران وابێ بەڕاستەکەی ئەمە خۆپیشاندەران ئەمە تێکدەرانەیە سێکی یارەساییشیان بریندار کردە پۆلیسێکی محلیان بریندار کردە ئەو پۆلیسانەی من کە بریندار بوونە بەداخەوە یەکیان قاچی زەنگی بردووی سەر لە گەشایە یەکیان سەری شەقی بردو حاڵی زۆر خراپە یەکیان دانە لوتی چکاوە بەڕاستەکەی تا ئیسە خوێنی ناوێتێتەوە دەست مزاهرە چیوە من نەخۆش ما پێ لە مردنایە ئێمە گەرەکوان ڕزگاریکەن ئەوان بەرمانتیەوە ئەوە حاڵە بە گوێرەی یاسا هەموو خۆپیشاندان و گرتبوونەوەیەک دەبێت مۆڵەتی فەرمی بۆ وەربگیرێت و بەڕێکاری شارستانی و مەدەنی ئەنجام بدرێت بەڵام خۆپیشاندەرانی کەلار بێوەرگرتنی مۆڵەت خۆپیشاندانەکەیان ئەنجامدا و بە شێوەیەکی توند و تیژیش هێرشیان کردە سەر فەرمانگە حکومی و هێزە ئەمنیەکان هەرێم جاف کوردستان 24 کەلار دچان ڕۆژێن بێداشان هەرێما کوردستانی سەردانە بەغدایت کە ئەف سەردانجی پشتیوەیەکی تێک و سەرهۆزیرین عێراقی مستەفا کازمی بفەرمی شاندا هەرێمێژ بوو دەستپێکردنا دانوستاندنان بەخاندیە بەغدای وەزیرێ پلاندانان و ئەندامێ شاندا دانوستاندن کارە حکوومەتە هەرێما کوردستانی دارا ڕەشید بۆ کوردستان 24 گوت پشتی ڕێککەفتنێکی دەمکی دگەل بەغدای ئیمزاکردنە وێ جارێ تەوەرێن دانوستاندنان گرێدای پشکە هەرێما کوردستانی دیاسا بوجیا عێراقیا ساڵە 2021دایە سەرۆکوەزیرانی عێراق بانکێشتی شاندی هەرێمی کوردستانی کردەوە بۆ بەغدا و ئەوەی ماوەتەوە دیاریکردنی وادەی سەردانەکەیە لە ڕۆژانی داهاتوودا هەولێر و بەغدا وادەکەی دیاری دەکەن و بە فەرمی سەردانەکە ئەنجام دەدرێت دوای ڕێککەوتنا کاتەکەی هەردوو لە تەوەری ئەمجارەی گفتوگۆکانی هەولێر و بەغدا قسەکردن لەسەر پشتی هەرێمی کوردستان لە یاسای بودجەی ساڵی 2021 هەموو ئەو مەلەفانەی کە متعلقە بە یاسای بودجە لە کوردستان و لە عێراق مناقشەی لەسەر دەکرێتن هیچ مەلەفەک نییە کە خەتی سۆری لەسەر باز نەکرێت دەدەلێکی زۆر هەبووە پێشتر 17 بۆ دوای بە بڕیاری سیاسی کرایتە 12 بە داتایەکانی وەزارەتی پلاندانانی عراقی کە بخۆمان تەنسیقمان هەیە وەکو وەزارەتی پلاندانان دانیشتوانی هەرێمی کوردستان بە زیاتر لە 14 دانایە بەڵام ئەوەی کە کرا بە بڕیاری سیاسی پێشتر بوویتە ئەو 12.6 ئەکید لە بۆ یاسای ئەو لۆ چەمانگەی دڵانی قسە لەسەوەی نەکرێت بەس لە قانونی موازنەی 21 دەبی هەرێمی کوردستان ڕێژەکەی وازەح دیار بکرێتن ئەوە شوچی باسم کردم ئەوە مستحقاتی هەرێمی کوردستانە ئەو مستحقانەی کە دەستور ڕێی پێدایە جگە لە پرسی بودجە هێشتا چەندین دۆسی دیکە لە نێوان هەولێر و بەغدا بە هەڵپێ سەردراوی ماونەتەوە وەک ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان وەزیری پلاندانانیش ڕای دەگەێنێت کە لێژنەیەک بە سەرۆکاتی وەزیری ناوخۆی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی بەغدا بۆ ئەم مەبەستە لە گفتوگۆدایە چاودێرانی سیاسیش داوا دەکەن کێشەکان یەک بە دوای یەک چارەسەر بکرێن دەبێتن هەرێمی کوردستان پێداگیری لەسەر ئەمە بکاتن کە 17% پشکی هەرێمی کوردستان وەکو ڕابردوو لەناو بودجەی 2021دا تەسوید بێتەکردن و لەسەر ئەمە پێداگیری بکاتن تەنازل نەکات ئەمە زۆر گرنگە کە پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە خاڵی تیر کە گرنگە دەتوانێتن ئێستا گفتگۆی لەگەڵ کازمی بێتەکردن کە دە و چەند مانگانەدا بێتە جێبەجێکردن ئەوە یەکە پێویستە هێزی پێشمەرگە بە هەماهەنگی لەگەڵ سوپای عێراق بگەڕێتەوە بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ڕێککەوتنە کاتەکەی هەولێر و بەغدا بۆ 3 مانگە لەو 3 مانگەدا بەغدا مانگانە 320 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان دەنێرێت تا ئەو کاتەی پرۆژە یاسای بودجەی ساڵ 2021 پەسەند دەکرێت نەورەس عەبدوڵڵا کوردستان 24 هەولێر هەفتە کەسێندی لە هەرێما کوردستانی بۆ ڤایرۆسی کۆڕۆنای جانی خۆش دەستدانە وەزارەتە تەندروستی حکوومەت هەرێما کوردستانی ڕاگەهاند دە 24 ژمێرێن بوریدا 523 کەسێندی لە هەرێما کوردستانی تووشی ڤایرۆسی کۆڕۆنای بوونە و 17 کەسان بە ڤایرۆسی جانی خۆش دەستدانە هەروەها 857 توش بوو چارەسەر بوونە
با ئاماران و هەژمارە توشبووین ڤایرۆسی کۆڕۆنای لە هەرێما کوردستانی گەهشتا 24794 کەسان. جوێ هەژمارە 903 کەسان جانێ خۆش دەست دانە و 14885 توشبووژی چارەسەر بوون. جوێ ئەمارە وەزارەتە تەندروستیە حکوومەتە هەرێما کوردستانی ڕاگەهاندی 194 ژێ هەلگرێن ڤایرۆسی کۆڕۆنای لە ناوە هەولێرێنە 10 کەسژی لە پارێزگا هەولێرێ بە ڤایرۆسی کۆڕۆنای جانێ خۆش دەستانە. نەخۆشخانەیە هەولێرێ یەنگ و هاتنە تایبەتکردن بوو چارەسەرکردنە هەلگرێن کۆڕۆنای تژە بوونە ئێدی خەڵک دماڵ داخۆ کارانتینە دکەن لە گۆڕی ڕێنماین تەندروستیە و تێنە چارەسەرکردن. هەفکاری خۆ نەورەس عەبدوڵڵا وەردەگرن جێ هەولێرێ ئەو لە نەخۆشخانەیە ڕزگاریە جێ هەری مازنج بوو چارەسەرکردنە هەلگرێن ڤایرۆسی کۆڕۆنا ئەم دکارن بێژن هەری ماترسیداجیش بەرکو ئەوێ نیشانێ نۆن خورت و گرانن لەورن ڕەوشە توشبۆیان چاوایە. بەڵێ یەکێکە لە نەخۆشخانە هەرە گەورەکانیمان بۆی کە زۆربەی حاڵەتەکان ئەو حاڵەتانەی کە توشبووی ڤایرۆسی کۆڕۆنان و ئەو کەسانە بە شێوێکی تون تووشی ڤایرۆسەکە بوون لێرە دەخێوەندرن لێرە چارەسەر وەردەگرن. لەگەڵ دکتۆر هەواڵ فارس یاریدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕزگاری باسیەوە دەکەم کە ئێستا توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا لە نەخۆشخانەی ڕۆژی تەندروستیان چۆنە و پێداویستەکانیان لە چه ئاستێکدایە و تا چەند دەتوان پێداویستەکان و چارەسەری پێویست بۆیان دابینکەن. دکتۆر سپاس بۆم دەرفەتە ڕۆژی توشبوان ئێستا لە چه ئاستێکدایە و تازە ئێمە باسی شتێکمان کرد کە بەشێک لە نەخۆشەکان کاتێک دێنە نەخۆشخانە کە تووشی حاڵەتێکی زۆر خراپ بووە ئێوە لێرە داوای چیان لێ دەکەن؟ زۆر سپاس بەنسبەت باری تەندروستی نەخۆشەکان بە شێوەیەکی گشتی لە نێوان مەمناون تاواکو خراپدایە یعنی نەخۆشی ئەوەی کە باری تەندروستەکەی تاڕادێکی باش جێگیر بێ زۆر کەمن ئێستا لە حالەت ئێستا گرفتە سەرچێکە ئەوەیە ئەو نەخۆشانی کە دێنێ لا ئێمە بەشی زۆریان لە ماڵەوە چارەسەریان وەرگرتیە پاش ئەوە کە سوودی وەرنەگرتیە یعنی باری تەندروستی تاوا خراپ بوو تاوا ناجێگیر بووە ئەو جە دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانە دێتە لا ئێمە کە دێتە لا ئێمە بەڕاستی ینی بەهۆی ئەو هەموو زعفاتی کە دروست بە تاڕادێکی زۆر نسبەی دەرچوونی ینی چاکبوونەوەی تقریبا لە ینی هیچ شانسەچی نەبووی بگەڕێتەوە ئەوانە زۆربیان گیان لەدەستدان فبەداخەوە کە ئەوە دێتە لە نەخۆشخانە ئەمە ناتوانین وەری نەگرین دەبی وەری بگری کە وەریشی دەگری لەبەر باری تەندروستی زۆر خراپە ئیسفادە لە علاجەکان ناکاتن گیانە دەستدا ئەو ژمارە مردن لەسەر خەستخانە حساب دەکرێتن لەبەر ئەوە ینی هەندێک ڕۆژێ لەوانێ ژماری مردن لە سەرەوەی دێ لە نەخۆشخانە ڕزگاری سبب سەرچێکە ئەوەیە ناڵم هەموو نەخۆشەکان بەڵام بەشی زۆریان کە دەگاتە لە ئێمە باری تەندروستی زۆر خراپە ئیسفادە لە علاجەکان ناکات بێگومان ینی پێشترش باسمان کردێت چەند جار باسی ئەو بابەتەمان کردێت کە کەسێک بە تایبەتی ئەوانەی کە احتیمالی توشبینیان بە ئەوەی کە نەخۆشیەکە تون بێ لە سەریان احتیمالی توشبینیان زیاترە زوو سەدای نەخۆشخانە بکەن یان کەسێک ئەگەر قەڵە و وەزنی زۆرە ئەگەر نەخۆشی درێژخانەکانی هەیە ئەگەر هەر هۆکارێشتر کە نەخۆشیی هەیە وا دەکاتن ڤایرۆسەکە ئاسانتر کۆنتڕۆلی بکاتن ئەوانە پێویست دەکات لە کاتی کە تەشخیص کران لە کاتێک کە نیشانەکانی دەرچوو زوو سەردانی دەستگا تەندروستیەکان پزیشک بکەن نەک لە ماڵەوە چاوەڕێ بکەن کە ئایا ئیسفادە دەکەن یان نا ڕاستە بەشی زۆری نەخۆشەکان نزیکەی 180 نەخۆشەکان پێویستی بە نەخۆشخانە ناکاتن بە تایبەتی ئەوانەی گەنجن ئەوانەی گرفتیان نیە ئەوانەی گرفت تەندروستیان نیە و وەکو ڕێنمای پێویستەکانی ژماڵ وەکو خۆی جێبەجێ دەکەن لە چارەسەرکردن ئەوانە گرفتیان نابێت بەڵام ئەو 120 تر باری تەندروستی خراپ دەبێت ڕاستی پێویست دەکات ئەوانە زوو سەردانی دەستگا تەندروستیەکان بکەن. ئێستا چەند نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆناتان لێرە هەیە؟ ئێستا حالیان نزیکەی 170 نەخۆشمان هەیە لەژێر چارەسەریدان کە بەشی زۆریان باری تەندروستیان لە چاودێری چڕ 8 نەخۆش لە چاودێری چڕن و نزیکەی چل نەخۆش زیاتر لە چل نەخۆشی لەسەر ئامێری یاریدەری هەناسن و زیاتر لەوانش باری تەندروستیان ناجێگیرە بەڵام نەکەوتە جارێ ئەو دەرەجەی کە بکەونە ژێر ئامێری یاریدەری هەناسە. دکتۆر لێرە نەخۆشخانە ڕزگاری توانای هەیە هیچ نەخۆشی دیکە وەربگرێت؟ لە ڕووی زانستیەوە تەنها توانای وەرگرتنی نەخۆش لە نەخۆشخانە ڕزگاری تەنها 130 نەخۆشە زیاتر نیە چونکە تەنها دەتوانین خزمەتی ئەوەندە بکەین بەڵام بەهۆی ئەو لۆدە زۆری کە هەیە ئێستا ژمارەی نەخۆش زیادی کردە ناچارینەوە زیاتر وەربگرین لەبەرەوە کە زیاتر وەردەگری لە توانای پزیشکی و توانای بینە و لە ڕووی فەنی و تەکنیکی لە هەموو شتێک لە توانای خەستەخانە بەدەرە بەڕاستی لۆ زۆر جاران کەمکوڕی دروست دەبێت بەڵێ کەمکوڕی هەیە چونکە ناتوانین وەکو پێویست بەو ژمارەی کەمەی پزیشک و کارمەی تەندروستی خزمەتی هەمووان وەکو یەک بکەین لەبەرەوە تەرکیز زیاتر لەسەر حاڵەتان دەکەین کە زیاتر پێویستیان بە چاودێری هەیە لۆیە ئەوانەی کە باری تەندروستیان تاڕادەیەک باشتری لەوانتر هەندێک جار گلەی دەکەن کە کەمتر سەردانیان دەکرێت سەردانەکە ینی چارەسەرەکان وەکو پێویست وەردەگرن بەڵام ڕاست دەکەن لەوانەیە نەتوانی لە لای ڕابوەسی چونکە نەخۆشی خراپتر هەیە ناچارین سەردانی ئەوانە بکەین وەجگە لە هۆکارێشتر
یعنی هاوچێشەکە لە ئێمە پێچەوانەیە ژمارەی نەخۆش زیاد دەکە مەفروض وایە هێزی توانای مرۆیش پزیشک کارمەی تەندروستی زیاد بکاتن بەڵام بە پێچەوانەوە ژمارەی نەخۆش زیاد دەکە ژمارەی پزیشک کارمەند کەم دەکات چونکە بەشێکی زۆریان تووشی کۆڕۆنا بووین ئێستا لە مۆڵەتدا دیارە ئێستا نەخۆشخان زگاری چەند کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون بستن کارمەندی پزیشکە تەندروستەکان وەکو داتا لەلام نییە بزڵت برم داتاکە چەندە بەڵام بەشی زۆری ئەو کارمەندانیا ئەو پزیشکانی کە لە ناو جەدول بن لە چەند مانج ڕابردوو بەشی زۆر لەوان تووشی کۆڕۆنا بوون کە ئەوەش ئەوانەی کە لەگەڵ یانی لە جەدول ینی کەسشتر لە دەرەوە ناتوانین بینین چونکە لە هەموو شوێنەکان ئەو گرفتە هەیە ئەوانەی کە لەگەڵ ینی مەسەن تیمەگە 4 کەس بی 2 کەس توش کۆڕۆنا دەبی زەختەکە دەکەوێتە سەر دووەکەی دیش بە بێگومان ناتوانین وەکو پێویست خزمەتی هەمووان بکاتن کەەوە گرفتێکی سەرکی بەڕاستی ئەمە لە چەند مانج ڕابردوو کە هاواری ئەومان دەکرد کە تکایە پابەندی ڕێنماییەکان بن بۆەوەی بتوانین کۆنتڕۆلی بابەتە بکەین گرفتە سەرچێکە ئەوە بکە ئێستا توشمان بوویتەوە بەداخەوە سپاس بۆ زانیارەکانت بەڵێ ئیمان لەگەڵ دکتۆر هەواڵ کۆمەڵێک بابەتی ڕۆژان بۆی کە بەشێک لە کارمەندە و پزیشکانیش تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونەوە لەبەروی هاوڵاتیان لە سەرەتادا بۆ شێوەیە پابەند نەبوون بۆیە ڕێژەکە بەرز بووە ئەمە وای کرد کە بەشێک لە کارمەند پزیشکانی توش بنوە زەخت و فشارێکی زیاتریش لەسەر ئەو کارمەندانە دروست بێت کە ئێستا ئەرچی چارەسەرکردنی نەخۆشەکانیان لە ئەستۆیە بەلیانکۆ ئاستانگیژی لە پێشیا چارەسەرکردنە هەلگرێن کۆرۆنایە لە نەخۆشخانە ڕزگاری کێم نینن نەورەس عەبدوڵڵا تەقینەکە بەهێز لە بڕیەکە غازا سووریە لە گونداوارێن شامێ ڕوودا ئەنجامێدا ئەلکتریک لەسەر تەواهیەوەی وڵاتی هاتە برین وەزیرە ئەلکتریکا سووریە محەممەد زوهێر بوو مەدیان فەرمیە وڵاتی خۆراگەهاندیە بسەدەما تەقینەکێ دەبڕیا غازا سووریە لە دەڤەرا دناوبەرا دمێر و عەدرا لە گونداوارێن شامێ غاز لە سەر ویستگەها بەرهەمانینە ئەلکتریکێ لە دەڤەرا عەدرا هاتە برین و بوو سەدەم و ئەلکتریک لەسەر تەواهیا سووریە بێبڕین هەفدەم وەزیرێ پەترۆلا سووریە عەلی غانم گوت تەقینا دبوڕیا غازا سووریەدا ئەنجامە کارێکێ تەروری بوویە دەربارەی پێشداچوونێن ددانوستاندنێن دناوبەرە ئەنجومەنە نیشتیمانیا کورد لە سووریە و پارتیەن یەکێتیا نیشتیمانیدا چێ دەبن ئەندامی مەکتەبە سیاسیە پارتیا دموکراتە کوردستان سووریا نەشئەت زازا بوو کوردستان 24 دەدەزانین هێژی قوناغا دویەما دانوستاندنێن کو تێدا لێڤگەرا سیاسی گەنگەشەتکەن بداوین هاتیە هەروەها دەبێژیت وان گاوێن باش ئاوێتنە لێتان هانەگی هەشتنە ئەنجامێن کوچاوێن کوردێن ڕۆژاوا لەسەر تزان قوناغا دوامین دەست پێکرد ئەو قوناغ ژیۆگوتی هەیە بەردەوامە لێ هێنە گشتیەوە ئەنجامێک و ئیر ڕۆژ چاوێ ملەتێ مەحەمیکی لێ ئەم حەز دەکەن گو ئەو قوناغژی دەرباس ببێت ئەم دەرباسی قوناغا سیامین چارەمین بین قوناغا سیامین چارەمین گرێدایە مەسەلێن ڕێڤەبریەوە و هەروەهاژی مەسەلێن لەشکەریوە ئانها قوناغا گۆدانوستانن سەرچێت بێ لێڤەگەرا سیاسیە دیتن ئەمە بۆ لێڤەگەرا سیاسی چاوایە ئەب لێڤەگەرا هەناکەوێ گوتی شێوایە وێنەکەی چاوە بنوێ چاوە گوتی دکار بێ و ئەف تشتێن هەی دناو دەستێمە دەوێ ڕێڤەبری هەناکە چاوە برێڤە بێ شەک لێوەیەژی هەیئات وێژی سەڵحیات وێ بچرەنگی بن ئەف دانوستاندن هەمی ئانها دەوێ قوناغێدنە مای گاڤنە باش لە پێش هاتنە ئاوێتن ئەو گاوێیانە کەژی و گوتی تون تشتنیوە گوتی تەکنیکی مانە لە سەروێناکە ئەم حەز دەکەن ئەو ژی نێزیک و نەدور بڕاستیژی ئەمژێ خلاص ببن ئەڤروکا جوینên Komîta Destûrê Sûriyê li Cinêfê dest pêdken serokê desteya danûstandinan ya opozîsyonê jî digel her yek ji Cemez Cevrî û Gêr Pedersen civiya. Serokê desteya danûstandinan ya opozisyona Sûriyê Enes El Abde digel nûnerê Amerîka ji bo doseya Sûriye Cemez Cevrî lê Cinêfê civiya û dawî pêşhatên proseya Komîta Destûrê Sûriyê û rewşa mirovî li Idlibê û yasa Sîzer gut û bêşkirin. هەروەها ئەنەس ئەلعەبدە لە جنێفێ دگەل شاندەرێ ناودەوڵەتی ji بۆ سووریە گێر پێدەرسن jî civiya û ئامادەبوونا opozîsyonê ji bo gera sêmîna danûstandinên Komîta Destûrê Sûriyê nîşanda. Herweha di civînên her du aliyan da rewşa Idlib û dûseya girtiyan û pêşdebirina biryara 25 ya civata asayişa navdewletî derbarê Sûriye hate behezkirin. Hewlên Tirkiye jî li derya naveraz bû sedema rêkeftinên nû li dijî wê piştî rêkeftina Yunanistan û Misrê û piştevaniya gelek welatan Fransa jî geştiyên şer şandine nêzîkî Yunanistanê û aliyên dest bi manûra serbazî ya hevpar kirin. Jeneralekî xanenişînê Tirkiye dibêjît divê Tirkiye li derya Sûr, Umman û Erebî heta Oqyanusa Atlantîkê xwebiceh bike. Aloziyên navbera Tirkiye û Yunanê li ser pêşhatên dawî gihîştin asteke bilind.
پنگاوین ترکیه ل دریا ناوراست رکفتنا یونان و مصر بخورانی و اسرائیل جی پشتگیری داده. فرانسا جی کشتین شر با آلیکاریا یونانی شاندن دریا ناوراست و دست به راهنانین هفبش کرن. باوه دکترینا دریایی یا ترکیه یا بناوه نشتمان شین جنرال خانه‌نشین رخنه لحولن فرانسایی دگره. خەڵکی تورکیش فەرەنسای دخوازن وەکو نەتەوە و دەولەتێکە مەزن تەف بگەرە نەوەکو زارۆکەکە نەگەهشتی هەگەر فەرەنسا کارین خۆیین سۆرکردنا یونان و قبرسێ بدۆمینە ئەف بۆ ئارامی و ئاشتیا ناوچەیە خزمەتێ ناکە ئەف بنزین ڕژاندنە سەر ئاگرەیە divê فەرەنسا ji vê dûr bikeve. General Deryayî Cem Gürdeniz beriya 10 salan xanenişîn bû onha doktrîna wî ji hêla Serokkomarê Tirkiye ve tê cîbîcî kirin. Aloziyên Tirkiye û Yunanê dîrokîna û sala 1996 her du hevpeymanên NATO gelek nêzîkî şer bibûn. Gürdeniz dibêje pevçûna Tirkiye û Yunanê dibibe dawiya NATOyê. If Greece pulls the trigger, Heger Yunan tetikê bikişîne yan Fransa û Amerîka wan sor bikin bo şerê Tirkiyeyê ev dibe dawiya NATOyê. Ev vekiriye ku çawa endamek NATO dikare bi alîkariya endamê din êrişî endamekê din bike. Ji bo dawî anîna aloziyan divê Tirkiye û Yunan li dor maseyê rûnên û biaxivin. Bê ku Yekîtiya Ewropayê yan Amerîka û hêzên din tevlî aliyan bibin. Li gor doktrîna Gürdeniz divê encam ji roxandina İmparatoriya Osmaniyan bê derxistin û Tirkiye ji derya sor bigire heta derya Oman û Atlantîkê bicih bibe ku mezinbûna hêza xwe nîşan bide. Doktrîn heye îddia mezin e û desthilata Erdogan gav bi gav dixwaze cîbîcî bike. Gelo rewşa navnetewî û hevpeymaniyan çi qas guncav e û aboriya Tirkiye çi qas rê dide van xewnên nû. سەرۆکی ئەمریکای دۆناڵد ترامپ ڕادگەیەنە چارەسەریەکە نو ji bo vayrûsê koronayê dîtina ku dikare zêdetirîn hejmara tûjbûyên koronayê çareser bike. Donald Trump dibêjî daxwa ji wan kesan dikem yên ku tûşî vayrûsê bûne û çareser bûne bila biçin senterên bexşîna xwînê û plazmaya xwîna xwe bibexşin ji bo ku bikarin helgirên vayrûsê çareser bikin. Ew dibêjît jî ew ên ku tûj bûyne piştî bikarînana plazmayê sala 35 çareser dibin. ئەمڕۆ چارەسەرێکی زۆر گرنگمان بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیاند. چارەسەرەکەش بریتێ لە بەکارهێنانی پلازمای توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسەکە بوون. دەتوانین بەم ڕێگەیە زۆرترین توشبوو چارەسەر بکەین. لە سەدا 39 ئەو کەسانی کە پلازمای خوێنی توشبویان بەکارهێناوە چارەسەر کراون و توانیویانە ڤایرۆسەکە تێپەڕێنن. وڵاتە مەزنên cîhanê di hevrikiya berhemînan û pesendkirina vaksînê dijî koronayê di şerekê berdewam dane. Li Çînê kompanyayeke bayolojî ragihand wan kariye vaksînekê dijî vayrûsê koronayê pêş de bibin, vaksîn dikare mehekê di nava leşê mirov da dicetin. Bergiriya leşê mirov drust bike. Kompanyayeke biyoteknolojî li Çînê ragihand ku karî vaksîneke dijî vayrûsê korona bi pêş bixe. Ku di heyama mehekê de antîkoran di cesteyê mirov de drûst dike. Yên Wing Dong rêveberê kompanyayê eşkere kir ku qonaxên yekemîn û duwemîn ji pişkinînên klînîkî nîşanên gelek baş dan ku 98 li ser sedî cesteyên wan antîkor berhem anîn bê çi karîgerê nerînî. Zêdetirî hezar xwebexş bi vaksîna dijî COVID-19 hatine lêdan. Tenê 5 wan hinek westîn nîşandan. Piştî vaksînkirinê 97 heta 98 ji sedê ji wan antîkor berhem anîn. Lewma dikarim bêjim ku qonaxên yekemîn û duyemîn ji pişkinînên klînîkî encamên baş nîşandane. Yên got ku mutasyon yan guhartin li ser vayrosê jî rû bidin nabine sedema jî karketina vaksînê. Ji ber ku vaksîn dikare li ser corên cuda ji vayrosê kar bike. Eger guhartin li ser RNA-ya vayrosê jî rû bide dê hindik be. Derziya duema vaksînê piştî 14 rojan ji derziya yekemîn yan jî piştî 28 rojan e. Piştî vê proseyê antîkorên dijî COVID-19 drost dibin. Ew jî di hema mehekî da. Lê şîreta me ku xelk li ser bikaranîna maskan berdewam bibin.
هەڤرکیا بەرهەمانی ناڤاکسینەکە کۆڤید-19 لەسەر ڕاستەکە جیهانی بڕێبەدەچە. رووسیا بەریانە هەڕاگەهاند و گەها ڤاکسینێ لێ جێرەخنەگرتنێ بوو ژەبەر و قۆنەغە سێمین ژێ پشکنینە کلینیکی تەمام نەکردبوو. ئیڤا عومەر، کوردستان 24. دەبێت دەرمانیەدا مرۆڤ دکارە بە ئیرادەیە ببە دەرمانێ هەموو برینێ خۆ بپارێز. والله دكتور كان طعام زوزو باش طعام زوزو براستي زي دەست خۆشی من. دوای ئەو جەنگەی لەگەڵ کۆرۆنای ژمارەی زۆر هەم لە پزیشک و لە کارمەندانمان توش بووە چاک بوونەتەوە گەڕانەتەوە سەرەوە. نەخۆشانەکە لێرەنا هەموو وەکو کەسکاری خۆمان سەریان دەکەین. دکتۆر سەعاسی شوێ هاتووە دەرسی لێدا یعنی نە شەویان هەیە نە ڕۆژیان هەیە خەڵکەکە زۆر. دەدەق ئەو جلکەت لە بەرمیکردن کارمەندەکان لە بەریانە بەڕاستی تەحەوڵدان. شەو ڕۆژ دکتۆرەکان 3 ساعت جارێک دێ سەرمان لێدە لێرە. ڕۆژێ لە وەزارەتی ڕەوشنویری لای کاک جیهاد دڵپاک بوو وتم کاکە جیهاد شتێکم بەدەستەوەیە وتی چییە؟ وتم ئەمەوێت تیپێکی هونەری ملی دامەزرێنم. ئەجا وتی زۆر باشە. هونەری ملی دەتوانم لەم سەرەتای ساڵی هەشتاکان ئەو کاتێ تیپی هەولێر دامەزرا هاتە کوردستان. دوای ئەوە ئێمە لەسێر دەستی ئەو ڕاهێنەرانە دروست بووین. ئێمەش بووین بە ڕاهێنەر و هاتین ئەو تیپی هونەرە ملیەکانی سلێمانیمان دروست کرد. تیپی هونەری میلی سلێمانی ساڵی 1970 دامەزراوە لەسەر دەستی کۆمەڵێک لە هونەرمەندانی بواری سەما و بواری موزیک. چیرۆکێکی ڕەسەنایەتی کوردەواری ئەهێنین نواندنی تیا ئەکەین بەجەستە. سەربازی ون باس لەو کەسانە دەکات کە هەریەکەیان دەیان ساڵە سەدا نەوەیان بە دنیا شاد کردووە. ئەوان چەند ئافرەتێکی بەتەمەنن کە بە مامان و پەرستار و بەشێکیان خزمەت گوزارن. ئێرە نەخۆشخانەی لەدایکبوونی هەولێرە. بەرنامەی سەربازی ونی ئەمجارە چیرۆکی خۆبەخشی و ماندوونی بەشێک لەو ژنانە دەگێڕێتەوە کە بەرپرسیارەتێکی گەورە لە ئەستۆیانە. ئەو ستافە خۆبەخشانە لە پاڵ ئەرکی پیرۆزیان خزمەتێکی گەورە پێشکەش دەکەن کە ئەوان هەمیشە ژیانێکی نوێ دەخەنەوە. لە دایکبوونی کۆرپەیەک پرۆستێکی ئاڵۆز و سەختە و پێویستی بە چاودێری چڕ و بەدەداچوون و چارەسەری بەردەوام هەیە. هەموو ئەو هەوڵانەش لەلایەن ئەو ستافەوە ئەنجام دەدرێت کە شەو ڕۆژ لە جوڵە و چالاکیدا.
بۆ ڕێکلامکردن لە کوردستان 24 پەیوەندی بکەن بە کۆمپانیای ئۆری میدیا. ئەمڕۆی وەرزش بە سپۆنسەری مرة ثانية يرفع كرة خطيرة بالراس وجول بالراخر للكرة الألمانية البافارية. بايرن ميونخ به گلک کینگسلی کومان لهمبری پاریس سان ژرمان به سرکت و جبوی جار ششمین بونا پالوان چامپیونز دیگه.